ئێرە ماڵی ژنێکی خاوەن پێداویستی تایبەتە کە بەوتەی خۆی زیاتر لە مانگێکە هاوسەرەکەی کە ئەویش خاوەن پێداویستی تایبەتە بەجێی هێشتووە و لە کاتی ڕۆشتنیدا پێی وتووە ئەو توانای بەڕێکردنی ئەو ژیانە قورسەی نییە و ناچارە ماڵەکەی جێبهێڵێت. ئەو ژنە خاوەن پێداویستە تایبەتە ماوەی 7 ساڵە هاوسەرگیری کردووە و دایکی منداڵێکە. دەڵێت 9 مانگە کرێخانووی نەداوە و لەبەر داوانەکردنی کرێ لەلایەن خاوەن خانووەکەیەوە کەمترین کات دەچێتەوە ماڵەکەی خۆی. تا ئێستا 14 خانووی کرێچێتیم کردووە لەبەرەوەی کە کرێخانووم بۆ نادرێ هیچ ژیانێکم نیە تا ئێوارەیە کەم ئەندامێکم بوو کەم ئەندامەکەشم ساڵێکە ئەو پیاوە گرتوێتی کە پارەمان لەلایە خۆی وەری ئەگرێ. ئەم خانووێکی ئێستا تایە 9 مانگە کرێخانووم نیە مانگی 350,000 ئەیە منیش ناتوانم کە بێم و ئافرەتێکم بەتەنیا مێردەمانیەک و تقریبن 4 شەوبێ بەجێ هێشتم پێشم وتم بۆچی بەجێمەیەڵی بۆ من ناتوانم تەحمولی ئەم ژیانە ناکەم بێنە سەرم و دینارێکم نەبێ بێمێ. بە پێی وتەی ڕێکخراوەکانی کەم ئەندامانیش لە ئێستادا هەزاران خێزانی خاوەن پێداویستی تایبەت پارەی کڕینی پێداویستەکانی ڕۆژانەیان نییە و دەیان خێزانیش لە لێواری هەڵوەشانەوەدان. ئاماژە بەوەش دەکەن لەگەڵ زیادبوونی کاریگەریەکانی قەیرانی دارایی تا ئێستا نزیکەی 100 خێزانی خاوەن پێداویستی تایبەت هەڵوەشاونەتەوە. ئێمە وشارێکی زۆرمان لەسرە زەختێکی زۆر لەسەر ئەندامان خۆتان نزان ڕۆژانە ئەندامەکانمان بەڕاستی بەرەو جیابوونەوە ڕازیان لە 85 کەسمان ئێستاکە بە جەدۆل لامە جیابووەتەوە ژیانێکی ناخۆشیانێ یان لە کرێچیا بوونە دەریانیان کردووە ینی ڕوبەڕووی نیانتوانین لە 6 مانگ 8 مانگ پارە بدەن. بۆ کۆکردنەوەی هاوکاری دارایی بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان بە تایبەتی بۆ کڕینی پێداویستەکانی جەژنیان 7 ڕێکخراوی خاوەن پێداویستی تایبەت لە سلێمانی کەمپینێکی کۆکردنەوەی کۆمەک و هاوکاریان ڕاگەیاندووە و داوا دەکەن سەرمایەدار و چین و توێژەکانی دیکە بەدەم کەمپینەکەیانەوە بچن. داوا لە خەڵکی هەرێمی کوردستانەکەین داوا لە هەموو خاوەن ویژدانێکەکەین 2 بارە و 3 بارە و 1000 جاریتر داوای لەکەین با کەمەندام شکۆی نەشکێ نەچێتە سەرجادا تووشی سوڵ نەبێت دەرگا بە دەرگانە گەڕێ ئێوە وەرن هاوکاری خاوەن پێداویستە تایبەتەکان بکەن بە پێدانی 250 دینار 7 خاوەن پێداویستی تایبەت ماڵەکانیان ڕووناک دەکەنەوە. لە هەرێمی کوردستان نزیکەی 100,000 خاوەن پێداویستی تایبەت موچە لە حکوومەتی هەرێم وەردەگرن بەڵام بەپێی سیستمی پاشەکەوتی موچە ئەو کەم ئەندامانەی کە لە دامەزراوەکانی حکوومەتدا دامەزراون تەنیا 60,000 دینار و ئەوانش کە هیچ کارێکیان نییە تەنیا 90,000 دینار وەردەگرن. ئەوەش لە کاتێکدایە کە ئەمساڵ خاوەن پێداویستە تایبەتەکان تەنیا 3 موچەیان وەرگرتووە و بەوەش موچەی 4 مانگی ئەمساڵیان لای حکوومەتی هەرێمە. پێدەچێت ئەم کەمپینە تەنها فریای ئەو خاوەن پێداویستە تایبەتانە بکەوێت کە چاوەڕێی تروسکایەکی هیوان بۆ ئەنجامدانی گۆڕانکاری لە ژیانیاندا چونکە تازە فریای ئەو خاوەن پێداویستە تایبەتانە نەکەوت کە قەیرانی دارایی ژیانی تێکداون. کارزان تارق نارتی، سلێمانی.